السلام عليكم مام فاجان. وعليكم السلام. خوشی بەڕێزم الحمد لله. بارك الله. سلامتي. مام فاجان بێ زەحمەت توانی باسی مەسحێکی سەرمان بۆ بکەیت لە کەناڵی ئامۆژگاری پیشانیە کە بێ دەست تار کرد لە پێشەوە بۆ دوا و لە دواشەوە بۆ پێشەوە ئەبێ وا بێت بۆمان ڕوون بکەیتەوە. خوشی بەڕێزم پرسیاری دومیش مامە فاجان. فەرموو. ئەڵقە دروستە ئەڵقەی ئاڵتون؟ ئەڵقەی ئاڵتون باش. بەڵێ زۆر چاک. مەسحی سەر لە کاتی دەستنوێژدا چۆن دەبێت؟ دەست بە ئاو تەڕ دەکەیت، یعنی کە تەڕت کرد ستا من دەستم تەڕ کرد، هەردوو دەستت تەڕ دەکەیت، یعنی چ بۆ ئافرەت چ بۆ پیاو کە دەستی تەڕ کرد لە بیدایەتی سەریەوە دەست پێ دەکات بۆ دواوە دەڕوات دەیگەڕێنێتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مسح على الناصية والعمامة. ئەو کەسەی کە مەثەلەن عمامەی لەسەرە، ئافرەتە ڕەبتە و لەچکەی لەسەرە، ئەو بۆ شێوازە دەیکاکە وتمان ناسیە نێوچاوانیەتی و عمامەش ئەوەیەتی، ئەوەی کە هیچی لەسەر نییە. مسح على الناصية والعمامة، بەڵام مسح على رأسه تەنها بەسەر قژیدا مەسح دەکات دەیباتە دواوە و دەیگەڕێنێتەوە. گەنجێکە هیچی لەسەر نییە بەو شێوازە زۆر ئاسایی، کەواتە چ لە سەرت ڕوود بێت چ شتێک بەسەرتەوە بێ بەو شێوازە دەیکەی بۆ دواوە دوایی دەیگەڕێنتەوە. ئەمە شێوازەکەی کە پێغەمبەری خوا کردوێتی عەلەیهی السەڵات وەسەلام. بۆیە خەیر الهەدی هەدی محەممەد صلی الله عليه وسلم، باشترین هەدی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. بەو شێوازە بکەین ئینشاء الله.